ڤایرۆسی کۆرۆنا و هێنانی ڕێژەیەکی زۆر لە مریشکی بەستوو لە تورکیاوە زیانی پێیان گەیاندووە. خاوەن کێڵگەکانی پەلەوەر دەڵێن تەنها لە مانگی ڕابردوو نزیکەی 5 ملیار دینار زەرمەند بوون. مریشکی بەستوو و کۆرۆنا کار و کاسبیانی وەستاندووە. داوا دەکەن حکومەت هێنانی مریشکی بەستوو سنووردار بکات و گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدەن، چونکە ئەگەر وا بڕوات بەرهەمی ناوخۆی مریشک زیانی گەورەی بەردەکەوێت. ناهاوسەنگی بازار هەیە، مریشکی بەستوو زۆر زۆرە لە بازارڕە و ئێمەش زیاد لە حەدی پێویستمان هەیە. پێویستەکە مریشکی بەستوو ڕابگیرێ. ئێمە دەجار بە بەرپرسان ماوەتووە کەس گوێمان لێ ناگرێ. ئێمە بەرهەمەکانمان فرێشە تازەی وڵاتی خۆمانە لە هەچی دنیاە بەرهەمی فرێش گرانترە لە بەستەرە و ئەمانە کێ دێتە ناو وڵاتەکەمانەوە. ئێمە لە دایمی لە زەرەرین بەهۆی ئەم بەستووەوە بەرپرسانیش کەس گوێمان لێ ناگرێ. ئەگەر ئاوا بڕوا ئێمە ناچارین هۆڵەکانمان داخین نزیکەی بە 5 بۆ 6 ملیار دینار ئەم کارتە کەوتۆتە زەرەرەوە لە ماوە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە. ئێمە زۆر لە زەرەراین. ئەگەر بکرێت ئەبێ حکومەت هاوکاریمان بکە، چیتر ناکرێ ئەم کارتە پشتگوێ بخرێ. فترێکی باش بوو بابرێن قازانمە دەکرد، بەڵام ئەوە 3-4 ساڵە ئێمە دائمی یعنی نەرم دائمی بزۆر بێ هەرە زۆری وەزبەکانەمە لەستە زەرەر دەڕۆین زەرمانە. ئەگەر بێت و مساعدەمان یارمەتیمان نەداوە حکومەت، وابزانم ئەو کارتی بەرەورد ئیفلاس دەینیتن تەواو. 1600 پرۆژەی پەلەوەری لە هەرێمی کوردستان لە ئێستادا هەیە کە پێکاتووە لە 2700 هۆڵی پەلەوەر. ساڵانەش زیاتر لە 170 پرۆژەی تازە دروست دەکرێت و 500 پرۆژەی نایاساییش هەیە. سەرۆکی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکان دەڵێت ئەوان لە توانایاندا هەیە پێویستی مریشکی سەرجەم هەرێمی کوردستان دابین بکەن و پێویستیان بە مریشکی بەستوو نییە. لە هەمان کاتدا سنوورێک بۆ زیادبوونی کێڵگە پەلەوەریەکان دابدرێت. زەرد و زیانەکانمان بەشێکی گەڕێتەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە، بەشێکی گەڕێتەوە بەرەو بۆ مریشکی بەستوو، بەشێکی گەڕێتەوە کە پرۆژە لە هەرێمی کوردستاندا زۆر زیادە بوو. ئەوە گەڕێتەوە کە ئێمە بەروبوومی ناوخۆ لە هەرێمی کوردستان لە 100 تا 100 زیادمانەیە. ئیتر هیچی تر پێویستیمان بە بەروبوومی دەرەکینێ بێتە ناو هەرێمی کوردستانەوە. ئێمە لە وڵاتی خۆماندا بەروبوومێکی جوان بە پێی عیلمی پزیشکی ڤەیتەنەری فەحزە کرێتە ناو بازارەوە، بەڵام ئەو مریشکەی کە لە وڵاتانەوە دێ سەرچاوەکەی ڕوون و دیار نییە. لە دوای ساڵی 2014ەوە خاوەن کێڵگە پەلەوەریەکان داوا لە حکومەت دەکەن هاوردەکردنی مریشکی بەستوو بۆ هەرێمی کوردستان کەم بکرێتەوە. بەڵام سەرۆکی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکان دەڵێت چەندین بازرگان لە پشتی هێنانی مریشکی بەستووەوەن. حکومەت ئەگەر لە خەمی بەرهەمی ناوخۆدایە پێویستە سنوورێک بۆ مریشکی بەستوو دابنێت. بە پێچەوانەوە زۆرێک لە خاوەن کێڵگە پەلەوەریەکان ئەگەر وا بڕوات ئیفلاس دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.